دەکەنەوە دەمەوێت بچمە لای بەشداربووان هەر یەکە لە کاک یاسر، کاگاری، کاگەلەند، کاگاکۆ، کاکەیوان. تۆ زۆر بەچێژ و زۆر خۆش گۆرانێکت بوو و زۆر جۆش و خۆشتە بوو. بە ژیلات وت لە باکستێج وتت نازانم ئەتوانم گۆرانێکە بڵێم یان نا. بەدڵت بوو باش وتت؟ بلەلایەن خۆمەوە بەدڵم دەبێ ئینشاڵڵا بەدڵی لێژنەکەش بێ بەدڵی جەماوەرەکەی لێردانیشتوانی لە تەلەڤیزۆن سەیرمانەکە خۆی لێژنە موهیممە بەخوای بەسەری من خۆت لێژنە موهیممە بەخوای بڕیاری کۆتایی دەدات. نا بەڵام مامۆستا عەبدولقەهار گۆتەنی ئێرە هەڵە هیوادارم ئەو خۆ گوه gelek مهمە بۆ هەمی کەسێک گوه لەزمە هونەرمەند هەموو گوه بێت بەجا سێ چارێکیش وان تونێ وان بچێک بلندتری بیش بەڵێ تونێ ینی موزیکێ بچێک دەبێتە مشکلە بەس